لە خانەقین تا دێت ڕێژەی توشبووان بە کۆرۆنا ڕووی لە هەڵکشان کردووە. ڕۆژانەش لەلایەن نەخۆشخانەی گشتی خانەقین زیاتر لە 150 مەسحە بۆ هاوڵاتیان ئەنجام دەدرێت. بەرپرسانی تەندروستی لە خانەقین هۆشداری دەدەنە هاوڵاتیان لە بەرامبەری زۆربوونی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا. هاوکاتیش سەنتەرێکی تایبەت بە پێدانی ڤاکسینی کۆرۆنا لە نەخۆشخانەی گشتی خانەقین کراوەتەوە و ڕۆژانەش نزیکەی 60 هاوڵاتی دەتوانن ژەمی یەکەمی ڤاکسینەکە وەربگرن. بەداخەوە بۆ جارێکی تر لە شاری خانەقین ڕێژی کۆرۆنە زیای کرد. ئێمە ڕۆژانە 150 تێست دەکەین. لەم 150 بەداخەوە 25 بۆ 30 هاوڵاتیان نەتیجەکەیان دێتەوە پۆزەتیڤە. ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان بابەندی ڕێنەمایی تەندروستی نابن. ئێستا ئێمە بەڕاستی لە خەستەخانەی خانەقین یەک بنگەیەکی ئەو سنتەرێکی ڤاکسینمان کردەوە. ئەو سنتەری ڤاکسینە بەڕاستی زۆر مهم بوو چونکە قەڵەباڵغەکە نامێنێت. ئێمە 2 سنتەرمان هەیە لە خانەقین. بەڕێوەبەری نەخۆشخانەی ئەڵوەندی تایبەت بە کۆرۆنا لە خانەقین دەڵێت لە ئێستادا 25 نەخۆش لە ژێر چاودێری وردی پزیشکیدان. دەشڵێت لەم مانگەدا بە بەراورد بە مانگەکانی تر حاڵەتەکانی مردن بە کۆرۆنا ڕووی لە زیادبوون کردووە. ئێستا حاڵ حازری 25 نەخۆشم هەیە، حاڵ حازری لەو ڕەت هەیە. 24 عفو 20 هینە پۆزەتیڤە و 5 نەگەتیڤە. ئەو مانگە سیانزە مردن بوو. ئەم مانگەش تا ئێستا 12ەیە. تا ئێستا 12ەیە و احتیمالێک زیایش بکە ئەم مانگە. بە پێی ئامارێکی نەخۆشخانەی گشتی خانەقین لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا تاوەکو ئێستا نزیکەی 5150 کەس تووشی کۆرۆنا بووە و تا ئێستاش 98 کەس بەهۆی توشبوونیان بە کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. هاوکاتیش تا ئێستا زیاتر لە 7000 کەس نەخۆشیەکان تێپەڕاندووە و چاک بوونەتەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.